تاندا نەبووە ڕۆژانە ئەم پرۆسەیە بەڕێوە دەچێت و بۆ ئەوی بتوانن سامپڵی خوێنی کە سوکاری ئەنفاکراون و شەیدان وەرگرنەوە بۆ ئەوی بتوان ڕووفاتەکانیان ڕادستی کە سوکاریان بکەنەوە. بێگومان ئەمانە لە هەوڵا بێوچانەکانی خانمی یەکەمی عێراقا کە هەوڵێکی بێوچانی داوە بۆ ئەوەی کە بتوانێت ئەم پرۆسەیە با باشترین شێوە بەڕێوە بەرێت. بەڵێ سانە وەک باست کرد هەوڵە بێوچانەکانی خانمی یەکەمی عێراق ئەمە ڕۆژ و دوو ڕۆژ نییە. ئەم ساڵی ڕابردوو چ لە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان خات و شاناس، چ لە وەرگرتنی سامپڵی خوێن، چ لە کار ئاسانی بۆ ئەوەی لایەنە پەیوەندیدارەکان سەردانی ئەو ناوچانە بکەن بە تایبەتی بیابانەکانی عێراق. ئەمە وەک باسم کرد ئەم پرۆسەیە ڕۆژ و دوو ڕۆژ نییە. خانمی یەکەمی عێراق بەردەوام لەسەر هێڵە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەڵبەت لە ئێستاشدا هەر بە هەوڵی خانمی یەکەمی عێراق وەرگرتنی نمونەی خوێن لە شاری چەمچەماڵ بەردەوامە. چەند ڕۆژێک ترەخانی و بڕیاریشە لە داهاتوودا ئەم پرۆسەیە بەردەوام بسانە. بەڵێ جا یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی ئاکام وەک تۆ کەمێک ئاماژەت پێدا ئەوەیە کە خۆیان سەردانی ناوچەکان دەکەن بەڕاستی ئەمە کار ئاسانێکی زۆرە بۆ هاوڵاتیان. بەڵێ هەر بڕیاریشە بە پشتیوانی نووسینگەی خانمی یەکەمی عێراق پرۆسەی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان لە ناوچە پانتای فراوانەکانی بیابانی عێراق بەردەوام بێت لە داهاتووە. بەڵێ ئاکەم جا ئەمە بۆ توێشکردنی زیاتر لەسەر ئەم بابەتەوە بۆ وەرگرتنی زیاترین زانیاری و وردەکاریەکان میوانداری خاتوپەری نووری ڕاوێژکار لە سەرۆکایەتی کۆمارمان کردو ئەمڕۆ لە ئەستۆدیۆ لە لامان میوانە. خاتوپەری بەخێراتی بەیانیت باش، تەندروستی چۆنە؟ پەریخان بەخێر بێ. سپاس ڕاستەخۆ لەگەڵمانی لە سوێدە. دەبێت لەوە دەست پێ بکەم خاتوپەری پێمان بڵێ چۆن بیرتان لەوە کردێکە گۆڕە بە کۆمەڵەکان هەڵبەنەوە ئەگەر بتوانین ئەم پرۆسەیەمان بۆ باس بکەین. زۆر سپاس، دەستان خۆش بێ. بەڕاستی ئێمە بەش بە حاڵی خۆمان قەرزاری کەناڵی کورساتین لەبەرەوەی لە هەموو پرۆسەی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و هێنانەوەی ڕووفاتەکان و وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن بەردەوام بە دوواداچوونیان کردو و سپۆنسەر بوون بۆ میدیایی کاروبارە میدیایەکانی پرۆسەکە. دەستان خۆش بێ. دەستی ئەوە خۆش بێت. گۆڕە بە کۆمەڵەکان تەحسیل حاصلی پرۆسەی بەدناوی ئەنفالە. بەهۆی پرۆسەی بەدناوی ئەنفالەوە ئازیزانی ئێمە لە بیابانەکانی ناوەڕاست و خواروی عێراق ئەتوانم بڵێم گۆڕغەریب کراون و لە گۆڕی بە کۆمەڵا کە ئەمە تاوانێکی زۆر گەورەیە شارراونەتەوە. هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بەپێی یاسای ژمارە 5 ساڵی 2006 ژمارە هەموارکراوە بە ژمارە 13 ساڵی 2015 ڕێکخراوە. بەپێی ئەم یاسایە خۆی لە چەند قۆناغێکە ئەبینێتەوە هەڵدانەوە. سەرەتا دۆزینەوەی شوێنی گۆڕە بە کۆمەڵەکە، دواتر بەپێی مادەی 4 و مادەی 6 لەو یاسایە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکە لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە کە پێکاتوە لە پزیشکی دادی عێراق و لەگەڵ فەرمانگەی گۆڕە بە کۆمەڵەکانی سەر بە دەستگای شەهیدانی عێراق لەگەڵ ڕێکخراوی ICMP نێودەوڵەتی و بە هەمەنگی نووسینگەی خانمی یەکەمی عێراق. ئەم پرۆسەیە چۆن وەکو خانمی یەکەمی عێراق لە ئەستۆگیرە پاش ئەوەی کە 5 ساڵ 172 ڕووفات لە فەرمانگەی پزیشکی دادی لە بەغدا مایەوە کە سوکاریان داواکاریەکیان پێشکەش کرد بە ڕێزخانمی یەکەمی عێراق کە ئەو ڕووفاتانیان بۆ بهێنرێتەوە و دەست بکرێتەوە بە ئیشوکاری گۆڕە بە کۆمەڵەکان. بۆیە بە ڕێزیان لە سەرەتای لە کۆتایی ساڵی 2023 و سەرەتای ساڵی 2024 بەندەی ڕاستپار کە دەست بکەین بەو پرۆسەیە و ئیشی تیا بکەین. ئێمە کە ڕۆشتینە ئەوێ داوامان کرد دەستکەین بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان، بەڵام ئاگاداریان کردین کە ئەو 172 ڕووفاتە هەتا ئەوە لە تاقیگەکان بێ ناتوانن ئەوان ڕووفاتی تر بجۆزنەوە لە گۆڕە بە کۆمەڵەکانەوە بۆ تاقیگەکانیان. لەبەرەوەی لە ناو تاقیگەکان ئەوان ئیشی لەسەرەکەن لە سەر ڕووفاتەکان سامپڵی ئێسکیان لێوەرەگرن. لەبەرەوە ئێمە دەستمان کرد بە وەرگرتنی ڕەزامەندی هەرچەنە زۆر ماندویان کردین بەداخەوە بۆ وەرگرتنەوەی ڕووفاتەکان، بەڵام بە دەعمی و بە ئیسنادی بەڕێز خانمی یەکەمی عێراق ئێمە لە هەموو کۆسپ و تەگەرەکان تەجاوزمان کرد و توانیمان
ڕوفاتەکان بهێنرێتەوە لەو مەراسیمە جوانەی کە بینیتان بە خاک بسپێرێ. هاوشانی ئەو پرۆسەیە لەسەر داوای کە سوکاری ئەنفال کراوان داوای ناسینەوەی ڕوفاتەکانیان کرد. ئێمە داوامان لە پزیشکی دادی کرد دەستکەین بەو پرۆسەیە پێیان وتیان ئێمە داتابیسی زانیاری و سامپڵی خوێنی کە سوکاریانمان نییە. بۆیە هەر لەسەر داوای بەڕێزیان دەستمان کرد بە ئەو پرۆسەیە لەو ڕۆژەی کە ڕوفاتەکان بە خاک سپێران لە هەمان ڕۆژە یەکەم قۆناغی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن لە چەمچەمان دەستەکانت پێ بڕم ببوورە باس لە وەرگرتنی نمونەی خوێن کرد کە ئێستا هەڵبەت لە چەمچەماڵ پرۆسەکە بەردەوامە. ئەم پرۆسەیە وەرگرتنی نمونەی خوێن پەیوەندی بە پرۆسەیە هەیە کە لە شاری کوێ لە ساڵی ڕابردوو ئەنجامدرا بەدڵنیاییەوە هەمان پرۆسەیە بەدڵنیاییەوە ئێمە لەبەرەوەی داتابیسی زانیاری و سامپڵی خوێنی کە سوکاری ئەنفال نەبوو و خۆشتان ئاگارن کە ئەنفال لە هەموو کوردستان ڕوویاوە بە زۆری لە ناوچەی گەرمیان و دەشتی کۆی و لەو چەمچەماڵ و دەوروبەری. بۆیە لە دوای چەمچەماڵ دەستمان کرد بە وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن قۆناغێک لە کەلار. ئەمە چەندەمین قۆناغە خاتوبەری؟ ئەمە پێنجەمین قۆناغ بوو لە کۆیە و شەشەمین قۆناغ لە چەمچەماڵ. قۆناغی یەکەم لە چەمچەماڵ بوو، قۆناغی دووهەم لە کەلار بوو، قۆناغی سێهەم هەر لە کەلار بوو، قۆناغی چوارەم لە کۆیە بوو، قۆناغی پێنجەم هەم لە کۆیە بوو، قۆناغی شەشەم لە چەمچەماڵە. لە کۆی ئەو قۆناغانە بەڵێ تا ئێستا چەند سامپڵتان وەرگرتووە؟ جگە لەوەش میکانیزمی سەردانیکردنی تیمەکان چۆنە بێ بۆ وەرگرتنی نمونەی خوێن پەریخان؟ تیمەکان کە جێگیرە بن لەو شوێنانە لەو سێ شوێنەی کە ئاماژەم پێەیە لەلایەن بەڕێوەبەراتی شەهیدانی کۆی و بەڕێوەبەراتی گشتی شەهیدانی کەلار و بەڕێوەبەراتی مۆنومنتی چەمچەماڵەوە ئەدرێسی کە سوکارەکە لای ئەو سێ شوێنە معنیەیە کە لەگەڵ ژمارەی مۆبایلیان پەیوەندیان پێوەکەن ئەڵێن لە بەرواری ئەوەنەی ئەوەنە ئامادە بن لە فلان شوێن بۆ وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن. خۆشبەختانە لەبەر ئەوەی مەبەستیانە ناسینەوە ئەنجام بیرێ بڵین ئیسیجابەیەکی زۆر زۆر باشیان هەیە بۆ پرۆسەکە و من دەستخۆشییان لێ یەکەم و زۆر بە هێمنی و زۆر بە ئارامی لە پرۆسەکە بەشداریمان لەگەڵا ئەکەن. باشە خاتوپەری تا ئەسە هیچ ئەنجامێک دەرچۆ لەو سامپڵی خوێنانی کە وەرتان گرتووە؟ وەکو ئاماژەم پێ ژمارەی ئەنفالکراوان ژمارەیەکی زۆر زۆرە خۆتان نەزانن. وەکو ئەو ژمارەی کە هەمانە 1970,000 ئەنفال کراو تەنها لە سنووری چەمچەماڵ نزیکەی 11,000 ئەنفال کراو تۆمار کراوە. لە سنووری کۆیە 862 ئەنفال کراو هەبوو. لە سنووری کەلار 1500 بۆ 2000 تۆمار کراو هەیە بۆ وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن. لەبەرەوە ضروریە کە داتابیسەکە زۆر فراوانتر بکرێت هەتاوەکو بتوانین پرۆسەی ناسینەوە ببوورە قسەکان پێبڕم لە ئێستا خۆپیشاندانێکەیە لە شاری هەولێر بزانین هاوکارمان بڕیار ڕاستەخۆ زانیاریەکانمان بۆ گوازێتەوە بڕیار بەیانیت باش خۆپیشاندانێک لە هەولێر ئەنجام ئەدرێت دوایین زانیاری لەو بارەوە چێگەر پێمان بڵێ فەرموو. بەیانیەوەش باش ئێستا من لە قەزای خەباتم دیارە ماوەی چەند ڕۆژێکە ینی پیاوی ئەو ژنانەکە لێرە ئێستا گرتبوونەوەیان ئەنجام داوە لێرە دەستگیر کراون دیارە لە ساڵی 2013 بەشێک لە کەسوکاری ئەو ژنانەی کە لێرە گرتبوونەوەیان ئەنجام داوە خانووان دروست کردووە. ئێستا چەند ڕۆژێک بەر لە ئێستا پێیان وتونەکە شوێنەکانتان تەجاوزە لەسەر ئەوە خانوەکان دیارە بە شێوەیەکی زێدەڕۆیی دروست کراوە بۆیە دەستگیر کراوە. من هەوڵە دەم لەگەڵ خۆیان قسە بکەم چی تۆ دەستگیر کراوە؟ باشە ئەوە بۆ دەستگیر کراون لە بەرچیە؟ لەسەو خانێ تەجاوزی ئەوە دوو ڕۆژە گیرایە ئەرێوەڵا چەند پارەماندایە هەرگتیانیش پارەتان داوەتە چی؟ دایکمان ئێرکانە هاتینە شوتاتینە گوتیان وەرنە مەرکەزی ئەگە نێن دەتاگەنی وڵات چوینە پارەشماندا هەر کوڕەکەمیان گرتیا ئەمەشە موفەقیدن چەند پارەمان لەو خانیانەیدا ئەحەنکو دەبی خانیمان لێ تێک بدەن یعنی بەرتیلیشان لێوەگرتن بەرتیلیشمان لەمایان وەرگرتیا چەند پارەمان لەو خانیدایە بەخوای بە قوربەت سەری خانیمان کردی ئەلعانش لێمان تێک دەدەن کوڕیشمان دەگرن. من هەوڵە دەم ئاکە مەگەر کاتم پێ بدەن من چەند کەسێکی دیکەش وەربگرم
سلااوت لێبی چی تو دەستگیر کراوە چێ گیرایە تو کوڕم لۆ گیرایەوە لەسەر ئەم تەجاوزەی ئێ باشە دی کاتی خۆشی نەیان دەزانین تەجاوز بەرێوەڵادا زاری تەجاوزدا پارەیدایە مەلیۆنیدایە وا هەندە قەردەوا لە سەری نەی بوو لە چ جالا تۆم زاوای بە لە ناو خانیێ بوو ئینا لۆخۆ ئەوەی بە قەرد و فەرد ڕاهایکەریش بوو کڕیمان ینی ئێوە پارەشتاندا بەرتیلیشتاندا نانە بەرتیلمانە ئەوە لێرە مەلیۆنێکیا لێیان برد مەلیۆنێکیان برد مەلیۆنێکیا لێیانسان ئەرێوەڵا بە قوربانتم دەست خۆش بێت ئاکەم ینی ئێستا ئەو ژنانەی کە هاتوونە تا سەر شەقامی سەرەکی هەولێر خەباتە کە ڕێگایەکی دیکەی هەولێر خەباتە ئێستا ڕێگاکەیان بە تەواوەتی گرتووە من هەوڵە دەم لێرە چەند کەسێکی دیکەشتان قسەی ئەوانیشتان بۆ بگوازمەوە بۆی بزانم چکە بەشێکیان دەڵێن ئێمە پارەشمان داوەتە لایەنە پەیوەندیدارەکان وەکو خۆیان باسییان کرد کە بەرتیلیشان داوەتە حکوومەت بەڵام هێشتا ئامادە نین خانوەکەیان لێ تێک نەدەن و یاخود بەردەوام دەبن چی تۆ دەستگیر کراوە پیاوەکەم باشە ئێوە پێشتر نەتان دەزانین تەجاوزە بازانیمان تەجاوزە پارەیان لە خەلکیستان حتا ئەوەدانمان کرد بارەکەش هەر 1 ملیۆنێکیان سان دنیا پێرێکەش تەبلیغ هات گوتیان ئەوە بۆ لە مەرکەزی ئیشمان پێتانە چی نەهاتنەوە پیاوەکەم پێشمەرگەی لە شەڕی داعش هەر لە پێشەوە بوو خوا قبیل دەکات لە ژۆرەیان نایە بەرتیلیشتاندا حکوومەت ملیۆنێک مالک ملیۆنێکماندا و لە وەختی خۆی بەچی ئەوەدانمانش کرد پارەماندایە ئەو کەلەکە ئەو خەباتە هەموو تەجاوزە لۆ عالەمێ فەقی دەوێرن لۆ دەست خۆش چی تۆ دەستگیر کراوە چێتان دەستگیر کراوە کەسوکارمان باشە بۆ دەستگیر کراوەم پێیان نەوتونە وڵا فەقیرە خانی دەکەن لۆ دەستگیری دەکەن باشە پێشتر نێتان دەزانین تەجاوزە ئەو شوێنە زێدەڕۆییە خەپارەیاندایە ئەمیان کردە تاپۆ باشە چی تۆ دەستگیر کرا باوم گیرایە بابتە بەڵێ باشە ئێوە پارەتان نەدابوو پارەماندایە و خانیە کەس لە ئێستانیە کرایە عەنەسەیت بەلات زوڵمەکی لە فەقیری دەکەن هەر ئەوەیە هیچ کەنێ بەس زوڵمە لە فەقیری دەکرێت لۆ ناتی دەورەمەندە چی بگری لۆ بەس فەقیر لەبەرچە دوو ڕۆژە لەسەر هیچ بەلاش هەموو دەست بەسەر کراینە لۆ چەند کەسن ئەوانەی گیراینە وەڵاس 30 نەفەر زیاتر دەبیتن کەمتر نییە باشە لە خەبات بەس ئەوەندە هەیە تەجاوزیان شوێن ناوەڵا زۆر تەجاوزە بەس ئێرانە خراپە بابە لۆ یعنی لۆ بەس لێرانە لەبەرچە بەس زوڵم لە فەقیر کرایە لەبەرچە ئاکەم ئەگەر دەرفەت هەبێ دەمەوێت چەند کەسێکی دیکەش لێرە وەربگرم قسەیان لەگەڵ بکەم بۆی قسەی ئەوانیشتان بۆ بگوازمەوە چونکە بەشێکی زۆریان باستەوە دەکەن کە پارەیان داوە بەڵام سەرباری وی کە پارەشیان داوە بەڵام هێشتا چی تۆ دەستگیر کراوە مردم باشە بۆ دەستگیر کراوە وەڵا نازام هەوابی تەجاوزە گوتی پشتەوە خراپکەن ئەمە خراپ کردینە حەدی قەلای پشتەوە ئەوان گوتی خراپکەن یعنی قەراری دانی وەرەقە لە بۆ مەهنار گوتیت بە 10 ڕۆژاکە خراپ نەکەن دخانیش خراپکەن باشە ئەمەش پشتەوە خراپکردنی ئەوە 2 ڕۆژەش گوتی خڕ هاتە گرتن باشە ئێوە پێشتر نەتان دەزانی ئەو خانە زێدەڕۆیە ناوەلا هەنایزان بەس گوتی تەجاوزە و تەواو بەس ئەو هەندە ئاکەم سانە ئەوە جێبیست بوون ئەمە بەشێک بوو لە قسەی ئەو هاوڵاتیانەی ئێرەکە هی قەزای خەباتن وەکو باسیشیان کرد کە تەنها شوێنی وان نییە کە خانی زێدەڕۆی لێ دروستکەوە بەڵکو بەشی زۆری قەزای خەبات بەو شێوەیە زێدەڕۆی کراوە بەڵام زیاتر لە 30 پیاو کە پیاوی ئەمانەن و هاتون کە سوکاری ئەوانن دەستگیریان کردوونەوە بە بیانووی ئەوەی کە خانوەکانیان زێدەڕۆیە بەڵێ هاوکارمان بڕیار لە قەزای خەبات سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ بەردەوامی سانە بەڵێ خاتوبەری دەگەڕێمەوە لای بەڕێزت باسێک لەوە بکەین ئامارەکان بەگشتی چۆنن لە وەرگرتنی سامپڵی خوێنی ئەنفانکراون و شەیدان بەڵێ سەبارەت بە ئامارەکان پێم خۆشە لە قۆناغی یەکەمی چەمچەماڵەوە دەست پێ بکەم لەبەرەوەی ئێستا بەردەوامین قۆناغی شەشەمی شەر لە چەمچەماڵ ئەنجامێرێ سەبارەت بە وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن بە قۆناغی یەکەم و ئەم قۆناغە کە هەتا دوێنێ بەردەوام بۆ هەتا پێنجشەمەش بەردەوامە بێ
ژمارەی ئەو ئەنفال کراوانی کە تۆمار کراوە ئیسیمارەیان بۆ پڕکراوەتەوە هەر ئیسیمارێک 80 بۆ 85 پرسیاریتیایە کە لەو بڵین کە سوکارە ئەکرێت سەبارەت بە خۆی و بە کە سوکارە ئەنفال کراوەکەی 552 ئیسیمارە پڕکراوەتەوە بۆ ئەنفال کراو یعنی 552 ئەنفال کراو بەرامبەر بە 321 سامپڵی خوێن و پرۆسەکەش بەردەوامە بۆ ئەمڕۆ و سبەینێ و هەتا ڕۆژی پێنجشەممە زۆری ئەو پرسیارانە کاتەکە زۆر ناخانێت وەڵی جاری وا هەیە پرسیار وە خۆت ئاماژەیە جاری وا هەیە بۆ نمونە ئەو کەسە لە ئەنجامی پرسیار لێکردن بۆ نمونە وتوێتی 4 کەسم ئەنفال کراوە کاتێک کە ئەی دوێنیت سەیرەکەی پێرێ بوو وابزام ڕۆژی یەکشەممە خاتوونێکی نازدار کە دوانمان و قسەمان لەگەڵا کرد ئەنفال کراوەکانی گەیشتە 35 کەس کەواتە تۆ بێ 35 ئیسیماری بۆ پڕکەیتەوە لەم حاڵەتە جاری وا هەیە ئەگات ئەتوانم بڵێم زیاد لە 2 سعات بۆ 2 سعات و نیو بۆ یەک کەسە کە بەو شێوەیە پرسیاری لێ ئەکرێت و ئەنفال کراوەکانی زیاتری ببوورە بابەتەکەی خۆشت پێدەبڕم بەڵام بۆ نمونە ڕەنگە کەسێکە بێت تاقانە بێ هیچ کەس سوکارێکی نەمابێ ئەمە چۆن بەڕێوە دەچێت بە هەمان شێوە هەمان بووە 12 کەسی ئەنفال کراوە بەس خۆی ماوە لەو کاتە تەنها لە خۆی سامپڵی خوێنوەرەگیرێ بەڵام 12 ئیسیماری بۆ پڕەکرێتەوە بامان شێوە هەتاوەکو ئەنفال کراوەکانی زۆرتر بێ کاتی زیاترەوێت بۆ بڵین میتینگ لە بینی ئەو لە بینی تیمەکە ئەوە سەبارەت بە چەمچەماڵ سەبارەت بە کەلار کە قۆناغی دووەم و قۆناغی سێهەم هەردووچی لە کەلار بوو هەتا ئێستا کۆی گشتی ئیسیمارەی پڕکراوە بۆ ئەنفال کراوان لە کەلار 904 ئیسیمارە بۆ ئەنفال کراوان پڕکراوەتەوە بەرامبەر بە 662 سامپڵی خوێن بەداخەوە زۆر بەداخەوە ژمارەی ئەو سامپڵی خوێنانەی کە وەرگیراوە لە کەسوکاری ئەنفال کراوان لە کەلار و لە چەمچەماڵ بە پێی ستاندەری جیهانی کەمترە لە ژمارەی ئیسیمارە تۆمارکراوەکان ئەمە وا ئەکات پرۆسەی ناسینەوە قورستر بێ و بڵێن دیقەی ناسینەوەکە کەمتر بێ سەبەبەکەسوکاریان نەماوە کە سوکاریان نەماوە بۆ نمونە خێزانێکیەت باوک دایک خوشک برا هەمووی نەماوە ئامۆزایەکیەت هەواڵی بێسەر و شوێن بوونیانەیە ئامۆزاکە ئەوێ بە دەرەجە 2 دەرەجە 3 لەبەر ئەوە لەم حاڵەتە ئەبێ لە ڕێگەی بەکارهێنانی بڵین توانای وایفای بۆ ئەو کەسە بەکار بێنرێت کە ئەمە هەم تێچووی زۆرە بێ هەم دیقەی کەمترە بێت لەبەرەوە ئەمە زۆر ناخۆش بوو بۆ ئێمە کە چەمچەماڵ و کەلار ژمارەی ئەوانی سامپڵی خوێنیان کەمترە لە ژمارەی بێسەر و شوێن بوو بەڵام سەبارەت بە کۆیە کە قۆناغی 4ەم و 5ەم هەردووچی لە کۆیە بوو 845 ئیسیمارە تۆمار کراوە بەرامبەر بە 1015 سامپڵی خوێن ئەمە بە پێی ستاندەری جیهانی نەتیجەکان ورتر و ئاسانترە بێت گەرمیان بە شێوشی گشتی چەند نمونی خوێنوەرگیراوە پەریخان لە گەرمیان لە کەلار و یعنی ڕزگاری و ئەو ناوچانە وەکو ئاماژەم پێیان 904 ئیسیمارە تۆمار کراوە 662 سامپڵی خوێنوەرگیراوە لە دوای چەمچەماڵ پرۆسەکە ئەچێتە کوێتری گەرمیان لە دوای چەمچەماڵ لەبەر ئەوەی ژمارەی بێسەر و شوێنبووان و ئەنفال کراوانی چەمچەماڵ زۆرترین بڵین قوربانیان هەیە بۆیە وعدمان نانێ ئەم جارە مدەکە کەم بوو بەڵێنمان وەرگرتووە هەم لە ڕێکخراوی ICMP هەم لە پزیشکی دادی هەم لە دەستگای شەهیدی عێراقی کە لە ڕاستە و خۆ لە دوای جێژن ئێمە زۆرترین هەڵمەتی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن لە چەمچەماڵ ئەنجام بێرێ بۆی بتوانین زۆرترین ئیسیمارە پڕکەینەوانێ بۆ ئەنفال کراوان لەو
سنوورە. باشە خاتوپەری ئەمێ ئەوە بپرسم ئایا حکوومەتی عێراقی تا چەند هاوکارتان بووە لەوەی کە بتوان ئەم پرۆسە بە باشی بەڕێوەبەرن و ئایا هیچ DNA دەکەن بۆ ئەم سامپڵی خوێنانە یا خودین لەناو هەرێمی کوردستانە ئەم فحوساتانە ئەنجام دەدرێت یا خودی نێرنە دەرەوە بۆ ئەوەی کە ئەنجامەکانتان بەردەست بێ؟ زۆر سپاس بۆ ئەم پرسیارە. ئەو تیمەی کە هاتووە عێراقیە، پزیشکی دادی بەغا عێراقیە، وەزارەتی تەندروستی عێراقە، فەرمانگەی گۆڕە بە کۆمەڵەکان سەر بە دەستگای شەهیدی عێراقیە، واتە ئەوانی شەر عێراقین، چاو دێرەکە ڕێکخراوی ICMP نێودەوڵەتیە و بەندە وەکو نووسنگەی خانمی یەکەمی عێراق و وەکو ڕاوێژکار لە سەرۆکاتی کۆمارکە ئەوی شەر عێراقیە ئەم پرۆسەیە جێبەجێ بێ داتابەیسەکە سێرڤەری سەرەکی لە عێراقە لەبەر ئەوەی ئەوان تیمی ئەوانەکە ئیشەکەمان بۆ ئەنجامەیە، بەڵام داوامان لێ کردوون کە سێرڤەری فەرعیمان بنێ بۆ کوردستان و ئەو کەسانی کە بڵێن پرۆفشنەڵن لە ئیشەکە و پەرفێکت ئیشەکە جێبەجێەکەن تیمی ئەوانە لەبەر ئەوەی زۆرترین دەوریان بینیوە لە دەرەوەی عێراق و لە ناو عێراق لەلایەن ڕێکخراوی ICMPەوە لە نێوان خاچی سووری نێودەوڵەتیەوە لەلایەن ئەوانەوە کە دەوریان بینیوە ئەمانە هەمووی بڵێن وان لێکە ئەکسپرت بن لە ئیشەکە بۆیە لە لای ئەوان فەحسەکە ئەنجامەیرێ وە سامپڵی ئێسک لەلایەن ئەوانەوە لە ڕوفاتەکان ئەنجامەکەیەتەوە هەتاوەکو داتابەیسەکە فراوانتر بێ ناسینەوە ئاسانترە لەبەرەوەی سامپڵی ئێسک لە ڕوفاتەکان وەرگیراوە و ئێستا داتابەیسەکە نزیکەی 2301 ئیستیمارە پڕ کراوەتەوە مقابلی 1998 سامپڵی خوێن ئەمە هێشتا کەمە بەڕاستی. ئەنجامەکانی ساڵی پار هەمووی ئاشکراکراوە کە سامپڵی خوێن کە وەرگیراوە وەک ئاماژەم پێیان بەو ژمارەکەمە ناتوانی بۆ ئەو ژمارە زۆرە ئەنفارکرا و دەست پێ بکەیت بەڵام وعدمان وەرگرتووە لەم ساڵە لە 2025 لەبەرەوەی داتابەیسەکەمان هەیە کە ویستم ئەو پرسیارە لێ بکەم گرفتی داتابەیسەکە بڕیارە لە داهاتووشی نزیکە ئەم گرفتەش چارەسەر بە دڵنیاییەوە ئەوان پرۆسەکە خێراترەکات تا هەڵمەت زیاتر بکرێ پرۆسەکە ئاسانتر و خێراترە بێ خۆزگە ئەم پرۆسەیە لە نەوەتەکانەوە ئامادە بووایە لە دوای پرۆسەی ئازادی عێراق ناسینەوە ئاسانە بوو چونکە ئێمە کاروباری هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان لە ناوەڕاست و خواروی عێراق لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە دەستمان پێکرد ئەگەر بهاتاو لە نەوەتەکانەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆسەی ئەنجام باە ئاسانتر بوو کە داتابەیسەکە ئامادە بێت ئەو کاتی بەندە لە وەزارەتی شەهیدان بووم ساڵی 2012 پرۆپۆزەڵمان حازر کرد پێشکەشمان کرد بە وەزارەتی دارایی بە کتاب و نەو کتاب و کوم هەتا چوو ئەنجومەنی وەزیران و ڕەزامەندیان لەسەر پرۆپۆزەڵی مەساریفەکەمان یا و دەرخستەی مەساریفەکە بوو بە ساڵی 2014 ژوتیانۆڵا قەیرانی داراییە و ناتوانین ئەو پرۆسەیە جێبەجێ بکەین خۆشببختانە کە لە 2024 دەستمان کردو بە پرۆسەکە و خەڵکی کە سوکاری ئەنفال زۆر سوپاسیانەکەم چاویان ماجەکەم کە زۆر ئیسیجابەیەکی باشیان هەیە بۆ پرۆسەکە. باشە خاتوپەری بێگومان هەوڵە بێوچانەکانی خانمی یەکەمی عێراق لەمەدا بەڕاستی شوێندەستی خۆی دیارە و کارێکی زۆر باشی کرد و جێکی گرنگی پێدانا ئایا هیچ لە بەرنامەتانە هەیە کە گۆڕی بە کۆمەڵی دیکە هەڵبنەوە پشکنینی بۆ بکەن؟ بەڕاستی ئەتوانم ئەگەر فرسەتتان هەبێ ماوەتان هەبێ من ئاماژە بم بەو کۆمەڵە ئیشوکارانەی کە لەسەر دۆسی گۆڕە بە کۆمەڵەکان کراوە لە سەرەتای 2024 هەتاوەکو ئەمڕۆ کە هیچ وەستانمان نەبووە پار ئەم کاتە 172 ڕوفاتەکە بە پرۆسەیەکی زۆر قورس وەرگیرایەوە و لە گۆڕستانی ئەنفال لە چەمچەماڵ بە خاکسپێررا هەر لەو کاتە پرۆسەی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن دەست پێکرا واتە لە ساڵی 2024 5 پرۆسەی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێن ئەنجام میراوە لەگەڵ ئەوە 172 ڕوفاتەکە هێنراوەتەوە لەگەڵ ئەوە لە مانگی 5 چوینەتە سەماوە
دوو گۆڕی بە کۆمەڵ لە ڕێگەی نەخشەی بڵین ئەقماری سنائیەوە دۆزراوەتەوە هەر لەلایەن هەمان تیمەوە و بە هەماهەنگی نووسینگەی خانمی یەکەمی عێراق لە مانگی 11 مانگی 12 دەستمان کرد بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی سەماوە کە لە مانگی 5 کەشف بووە هەر لە کاتی هەڵدانەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵە و هەڵگرتنەوەی ڕووفاتەکانە 8 گۆڕی بە کۆمەڵی ترمان دۆزیوەتەوە نەوەستاوین بڵێن تیمەکە دابەش بوو بەسەر دوو تیمێک سەرقاڵی هەڵدانەوە و تەنقیب و هەڵگرتنەوەی ڕووفاتەکان بوو تیمێکیش کەشفی منتیقەکەیە کرد بۆ دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی تر گۆڕێکی بە کۆمەڵمان لە بڵین نزیک سجنی نوکرە سەلمان بە دووری تقریباً کیلۆمەترێک کەمتر دۆزیوەتەوە و لە دەوروبەری ئەم گۆڕی کە ئەم ساڵ هەڵمان نایەوە کە بەشێکی لە مانگی 12 هەڵگیرایەوە بەشێکی لە مانگی یەکی ئەم ساڵە توانیومانە لەوێش 7 گۆڕی تری بە کۆمەڵ و لە ئەجندەی ئەم تیمایە تیمی نیشتیمانی گۆڕە بە کۆمەڵەکان دەستخۆشیان لێکین کە لە ئایندەیەکی نزیکە لە دوای ئەوەی ئەو 153 ڕووفاتەمان هەڵگرتوتەوە لە تەلەشێخیە دەستکەینەوە بە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵی خات و پەریخان هەڵبەت بەڕێستان لە نزیکەوە ئاگادارن وەکو سەرۆکایەتی کۆمار وەکو نووسینگەی خانمی یەکەمی عێراق ئەمە دوا پرسیارە ئاراسی بەڕێست یەکەم هەڵبەت قوربانیەکان هەمووی کوردن کە سوکاری خۆمانن بەڵام زیاتر ئەوانی کە دۆزراونەتەوە خەڵکی چەند چەماڵن یاخود زیاتر دەشتی کۆیە وەک بەڕێزت ئاماژە پێە زیاتر چ دەڤەرێکی کردوتەوە گەرمیان بە شێوەیەکی گشتی بۆ نمونە فەرموو بەڕاستی ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە لە تەلشێخەیە بەداخەوە دوو لەسەر سێی مناڵە بە پێی جلوبەرگەکان و بە پێی ئەو ڕووفاتانەی کە هەڵگیراوەتەوە ئەو دوو گۆڕی کە تا ئێستا 3 گۆڕ هەڵیراوەتەوە یەکێکیان ئەمریکیەکان هەڵیان ناوەتەوە 114 ڕووفاتی تیا بووە یەکێکیان تیمی نیشتیمانی لە 2019 هەڵیاوەتەوە 172 ڕووفاتەکە بوو کە هێنامانەوە ئەوەی تریان ئەوە بوو کە لە کۆتایی 2024 و سەرەتای 2025 هەڵیراوە 153 ڕووفات هەمووی ژن و مناڵە ئەتوانم بڵێم یەک لە سەرسەی ژنە دوو لە سەرسەی مناڵە مناڵەکان و ژنەکان بەپێی ئەو بڵین زانیاریانەی لە کاتی پڕکردنەوەی ئیسیمارەکانە لە ڕزگاربووی سجنی نوگرە سەلمان و تۆبزاوا و ئەو شوێنانەی کە خەڵکەکەی لێوە براوە بۆ ئەنفالکردن کە زانیاریان لێوەرەگرین ئەڵین ڕووفاتەکانتان کە سوکارەکانتان کە براون بۆ ئەو خواروی عێراق و گۆڕغەریب کراون هیچ هەویە و شتێکیان پێ بووە ئەڵێ لەوێ هەمویان لێسەنوین ئەوەی کە ئەیدۆزینەوە بۆ نمونە چەند هەویەیەکی کەمە بۆ نمونە لەم گۆڕ بۆ کۆمەڵی ئەخیر وابزانم هەویەمان دۆزیوەتەوە ئەم هەویانە هیچ نووسینێکی پێوە نەماوە تەنها ژمارەی ئەوەی کە بە تایپ کراوە نەک ئەوەی کە بە نووسین نووسراوە لەبەرەوە ناتوانین بڵێن هیچ منتیقەیەکە تەنها داوامان کردووە لە نفوسی ئەو شوێنانە لە ئەحوال مەدەنی ئەو شوێنانە هاوکارمان بن بۆ دۆزینەوەی نەسەبی بنەماڵەکانیان بەڵکو بتوانین لە ڕێگەی سوود لەو ژمارەیە دەبینین سوود لەو ژمارەیە ئەبینین لە ڕێگەی ئەو ژمارەیەوە ئەتوانین بزانین هیچ منتیقەیەکن بەهۆی ئەو هەویانەوە بۆ نمونە 172 ڕووفاتەکەی کە لە چەمچەماڵ بە خاکسپێران هەموو هەویەکان هی دەوروبەری چەمچەماڵ گوندەکانی شوان و ئاغجەلەر و ئەو تەیناڵ و ئەو شوێنانە بوون کە نزیکی چەمچەماڵە بەڵام هەندێکیان هەر هینی چەمچەماڵ بوون بەس ڕۆشتون لە کۆیە دانیشتون خۆتان نەزانن ئۆردوگا زۆرە ملێکان وایان کرد کە خەڵکەکان لەم بەریزێ یان بەهۆی ژن و ژنخوازەوە ڕۆشتبن لە کۆیە دانیشتبن بۆیە لەلایەن کۆیەوە داوا کرا بەڕێوەبەراتی شەیدانی کۆیە و لەگەڵ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کە بتوانین هەنێ لە ڕووفاتەکان ناسینەوەی بۆ بکرێ بۆی ببرێتە ئەو دەڤەرە لەبەرەوەی کە سوکارەکەیان داوایان کردووە و خانمی یەکەمی عێراق بەڕێزیان بەڵێنی پێدان لە دوای ناسینەوە ئەکرێت ئەوان بە ئیختیاری خۆیان ڕووفاتەکان پێیان خۆش بوو لە
گۆڕستانی نیشتیمانی بێ ئەگەر پێشیان ناخۆش بوو بڕاتەوە لای خۆیان بۆ مۆنومنتی ئاشتی. سەکەوتو بوونەوە کەمیشە پەریخان. بەڕاستی کارێکی پیرۆزە. زۆر سپاس دەستان خۆ خات و پەرینووری ڕاوێژکار لە